بەهۆی نەدانی داهاتی دەواازە سنووریەکان بە بەغدا حکوومەت یەرێم موچەی فەرمانبەران دەخاتە مەترسیەوە. پلانێکی مەترسیداری تورکیا لە هەولێر ئاشکرا دەبێت و ژمارەی بنکە سەربازیەکانیشی بۆ 100 بارەگا بەرز کردەوە. هەوڵێکی تۆمباراک بۆ بەهێزکردنی زەیدی چوارچێوەی هەماهەنگی هەڵدەتەکێنێت و هەموو شتێک دەوەستێنێت. دۆسیەی موچەی فەرمانبەرانی هەرێم دەچێتە قۆناغێکی مەترسیدارەوە و ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراقیش ڕاستیەکان بۆ ڕای گشتی ئاشکرا دەکات. جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند حکوومەت یارێمی کوردستان تەنها لە ڕووی تەکنیکیەوە سیستەمی ئەسیکۆدا لە خاڵە سنووریەکان جێبەجێ دەکات، بەڵام ئامادەنیە داهاتەکەی ڕادستی حکوومەتی فیدراڵ بکات. بەپێی زانیاریەکان زەیدی مەرجێکی توندی داناوە بەردەوامی ناردنی موچە بەستراوەتەوە بە جێبەجێکردنی تەواوەتی سیستەمی ئەسیکۆدا و ڕادستکردنی داهاتەکان. لەلایەکی دیکەوە حکوومەت یارێم لە هەوڵی ئەوەدایە دەواازە نایاساییەکانی هەرێم بە یاسایی بکات، بەڵام تەمەمژایبوونی پرۆسەی ڕادستکردنی داهاتووی موچەی تووشی مەترسی کردووە. محەممەد دلێمی سەرکردە لە هاوپەیمانی ئەمباری یەکگرتووە ئاشکرای کرد پیلانێکی فراوانخوازی دەوڵەتی تورکیا بۆ کۆنتڕۆڵکردنی ناوچە سنووریەکانی پارێزگاکانی هەولێر و نەینەوا لە ئارادایە. ناوبرا و ئاماژە بەوە کرد ژمارەی سەربازانی تورکیا لە هەرێمی کوردستان و باکووری عێراق بە شێوەیەکی کتوپڕ بۆ زیاتر لە 4000 چەکدار بەرز بۆتەوە. هاوکات ژمارەی بنکە و بازگەکانی سوپای تورکیا لە 40 بازگەوە بۆ 100 بارەگا لە ئەمساڵدا زیادیان کردووە. دلێمی جەختی کردەوە سوپای تورکیا دەیان گوندی سنووری داگیر کردووە، ئەمەش لە ژێر سێبەری بێدەنگی حکوومەت یارێمی کوردستان. ئەو سەرکردەیە هۆشداریدا کەمانەوەی ئەم هێزانە هیچ پاساوێکی سەربازی نییە و مەترسیەکی گەورە بۆ سەروەری خاکی عێراق دروست دەکات. بەپێی زانیاریەکان ڤیتۆیەکی توندی ئەمریکا هەوڵەکانی عەلی زەیدی سەرۆک وەزیرانی بۆ تەواوکردنی کابینەکەی پەخستووە. واشنتۆن بەڕاشکاوی پەیامی داوە هیچ سەرکردەیەکی چوارچێوەی هەماهەنگی شیعە بۆی نییە لە حکوومەتدا پۆز وەربگرێت، ئەمەش دوای فشاری لایەنەکان بۆ تەواوکردنی کابینەی وەزاری. ڕۆژنامەی شەرق الئەوسەد ئاشکرای کردووە واشنتۆن لەڕێی تۆمباراک چەند ئامانجێکی سەرەکی کردوتە پێشینەی کارەکانی. یەکەم، داماڵینی چەکی گروپە چەکدارەکان. دووەم، کامکردنەوەی هەژمونی ئێران لە بڕیاری سیاسی عێراق. سێم، ڕێگری ڕەها لە گەیشتنی نوێنەری گروپە چەکدارەکان بۆ پۆستە وەزاریەکانی حکوومەت. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەم گوشارانە دەبنە هۆی درێژبوونەوەی بۆشایی وەزاری بۆ چەند مانگێکی دیکە. واشنتۆن هێڵی سووری لەسەر کاندیدەکانی چوارچێوەی هەماهەنگی داناوە و پێی باشە وەزارەتە سیادیەکانی وەک بەرگری و ناوەخۆ لەژێر دەسەڵاتی ڕاستەوخۆی عەلی زەیدیدا بمێننەوە.